ئاو بە یەکێک لە سەرچاوەکانی گرنگی ژیان دادەنرێت و دەتوانرێت وەکو چەکێکی بەهێز بەکاربهێنرێت بۆ زۆربەی بوارەکانی ئابووری و کشتتوکاڵ و ئاژەڵداری و بازرگانی و بگرە سیاسیش. بەڕای مامۆستایەکی زانکۆ و شارەزای بواری سیاسەتی نێودەوڵەتی ئاو سەرەڕای دروستی و گونجاوی هەرێمی کوردستان، بەڵام هێشتا نەتوانراوە سوود لە ئاوی بەنداوەکان و بارانەکان وەربگیرێت. وە خۆشببختانە لە وڵاتی ئێمەیە بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە هەوڵدراوە بەندا و پێویست بکرێ هەرچەند وەکو پێویست نییە، بەڵام چەند بەنداوێک دروست کراوە. بۆ نمونە لە ناوچەی کفریا 3 بەنداومان هەیە، ئەمە گرنگیەکی زۆر گەورە، ئاماژێ بۆ گرنگیەکی زۆر گەورە بە سامانی ئاو، بەڵام بەداخەوە پرۆژەی لەسەر دروست نەکراوە. واتە بەنداو تەنها بەندکردنی ئاو نییە لە شوێنێکی تایبەتە، ڕاستە لە ڕووی بەرزبوونەوەی ئاوی ژێرزەوەوە کاریگەری زۆر باشی هەیە، هەروەها بنیاتنانی سامانی ماسی لە ناو ئەم بەنداوانە، بەڵام ئێمە پێویستمان بە کشتتوکاڵی فعلیە، واتە پرۆژە لەسەری دروست بکرێەوە. جیهان و ڕۆژهەڵاتی ناوڕاست و عێراق و کوردستان بە تایبەت ڕوبەڕووی مەترسی ئاو دەبێتەوە، بە تایبەت لە ئێستادا وڵاتانی دراوسی عێراق سەرقاڵی دروستکردنی بەنداوی هەمەجۆرن کە ئەمەش ساڵانی داهاتوو بۆ کەمکردنەوەی سەرچاوەکانی ئاوی عێراق و کوردستان مەترسی زۆری لێ دەکرێت. ئەو پرۆژانە کە دروستەکرێ ڕەنگە تێچووەکەی زۆر گەورە نەبێ، بەڵام ئەبێ حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان هەوڵی گەورە بدەن بۆ ئەوەی هەوڵ بدرێ ئەو ئاوا تەنها بند نەکرێ و سوودێکی زۆر گەورەی هەیە بۆ کشتتوکاڵکردن و ئەبێ ئیسفادەی لێ بکرێت لەو ڕۆوە. بێگومان سەرڕای ئەوەی کە بەنداوەکان بچووکن، بەڵام ئێمە ئەتوانین ڕێگەی زانستی نوێ بەکاربێرین بۆ ئەوەی کەمترین ڕێژەی ئاو بەکاربێن و زیاتر بەرهەمە کشتتوکاڵەکان زیاد بکەین بە شێوەی دڵۆپاندن. ئەمە ئەکرێ و ئەتوانین سوود لە بەناوچەی گەرمیان بەگشتی و بە تایبەتی بە کفری وەرگین لە ڕێگەی ئەو بەنداوانەوە. لە هەرێمی کوردستان ساڵانە ڕێژەیەکی زۆری باران دەبارێت. لە سنووری کفری سەرەڕای دروستکردنی 3 بەنداوی ئاو، بەڵام نەتوانراوە ئەو بەنداوانە ببێتە مای بژاندنەوەی ناوچەکە و سوودی لێ وەرنەگیراوە بۆ پرۆژەکانی گەشت و گوزار و ئاو خواردنەوە و سامانی ماسی و چەندین بواری دیکە. حەیدەر ئەحمەد، کەناڵی گەلی کوردستان، کفری.